ئێمە هاوارمان سکاڵامان بۆ قوتی خەڵکە بۆ ژیانی خەڵکە کێشەی جەوهەری سکاڵاکە ناوەڕۆکی سکاڵاکە ئەوەیە حکوومەتی هەرێمی کوردستان یەک حکوومەتە لەزاخۆ بۆ خانەقین یەک میلەتین یەک سیستەمە یەک ئیدارەیە یەک وەزارەتی دارایی هەیە ناکرێت وەزارەتی دارایی خشتەی موچە ڕابگەیەنێ بەڵام خانەنشینێکی 40-50 ساڵە سێ ڕۆژ لەسەرێک بچێتە بەردەم بانقێک لە سلێمانی ئینجا موچەکەی وەرگێ ناکرێت وەزارەتی خوێنی باڵا فەرمانبەرانی شارەوانی لە هەولێر و دوهۆک لەو ڕۆژەی کە وەزارەتی دارایی ڕایگەیاندووە موچە وەرگرن بەڵام لە سلێمانی خۆپشاندان بکەن مامۆستای زانکۆ پرۆفیسۆر بێتە سەرجادە داوای موچەکەی بکە ئەو ستەمەی کە هەیە بە شێوەیەکی گشتی لە کوردستانە ئەو دۆخە خراپەی کە هەیە ناکرێت لە شوێنێک خراپتر بێ بۆ نمونە لە هەولێر و دوهۆک بانک پارەی تیابێ لە ساعت 2 چونکە ئەمە هەر لە بنەمایە کەمە و گرفت دروستەکە لە ساعت 2 پارە بۆ کۆمپانیای دەرمان خەرج بکرێ ئەمە زۆر کەمە هەموو کۆمپانیاگە مامەڵە لەگەڵ حکومەت ناکە کۆمپانیای کوالێتی خراپێتە پێشەوە بەڵام لەوەش خراپترەوەیە ئەو لە ساعت 2 لە سلێمانی لە گەرمیان لە هەڵەبجە لە ڕاپەڕین بۆ کۆمپانیەکانی دەرمان خەرج نەکرێ بەڕێزان ئێستا ئەو کێشەی لە سلێمانی و گەرمیان و هەڵەبجە و ڕاپەڕین هەیە خەریکە گاتە لووتکە و ڕنگدانەوەی لە ژیانی هاوڵاتانە زیاترە بێ بەڕێوبەراتی گشتی تەندروستی سلێمانی و نەخۆشخانەکانی نزیکەی 4 ملیار دینار قەرزاری کۆمپانیەکانی دەرمانن بەڕێوبەراتی گشتی تەندروستی گەرمیان ئێستا 1 ملیار و 800 میلیۆن دینار قەرزاری کۆمپانیەکانی دەرمانن تر کۆمپانیای دەرمانیان بۆ دابین ناکە